ساڵانە و لەگەڵ ساڵیادی ڕووداوەکانی سیوێکی ئاب یەکێتی و پارتی دەچنەوە زەمانی شەڕی ناوخۆ و بە فەرهەنگی ئەو زەمانە بەیاننامە و ڕاگەندرا و دەردەکەن و بە هەمان نەفەسیش قسە دەکەن. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕووداوەکانی سیوێکی ئابدا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند هێشتا برینەکانی ئەم تاوانە نیشتیمانی و نەتەوەییە بە تەواوی ساڕێژ نەبووە. مەکتەبی سیاسی یەکێتی لە بەیاننامەیەکدا وتوێتی دوای چارەکە سەدەیەک لەو کارەساتە گەلی کوردستان بەدەست ئاساوارە خراپە دەرونی و معنەویەکانیەوە دەناڵێنێ کە پایتەخت و تەواوی کوردستانی خستە بەردەم مەحەکی هەڵوەشانەوە و تێکەڵبوونی بە کاغەز و ئەجێندای سەپاندنی دیفاکتۆی هێز و دەستێکەڵکردن و دەستێوەردانی ئیقلیمی ناجۆر و تێکدانی هاوسەنگی هێز و ململانەی سروشتی سیاسی. لە کۆتایی بەیاننامەکەشیدا یەکێتی داوا دەکات بە ئاوازێنان لە فەرهەنگی خۆسەپاندن، دیفاکتۆی ناڕەوا و بەگرتنەبەری بژاردەی دیموکراسی و ئازادی و دادپەروەری ڕاستەقینە، دوور لە ستەمی گرتن و ئازاردانی کۆمەڵانی خەڵک، برینی تاوانی سیوێکی ئاب بە یەکجاری ساڕێژ بێت. بەیاننامەکەی یەکێتی هەرزوو لەلایەن پارتیەوە وەڵام درایەوە. مەکتەبی سیاسی پارتی لە کورتترین بەیاننامەدا کە تەنیا 7 وشە بوو وتی سیوێکی ئابی مێژووی دەفع الأفسود بالفاسد بوو، واتە لابردنی خراپتر بوو بە خراپ. پارتی لەو بەیاننامە یەکڕستەیەدا سیوێکی ئاب وەک ڕۆژێکی مێژووی دەناسێنێت، هەروەها یەکێتی بە خراپتر لە ڕژێمی باسی فاشی ناو دەبات. دوای ئەم دوو بەیاننامە فەرمیە شەڕێکی بەرفراوان لە نێوان ئەندام و لایەنگر و بەشێک لە سەرکردەکانی پارتی و یەکێتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کرایەوە و هەردوو لا کەوتنە سوکایەتی و جنێودان و تەشهیر بەلایانی بەرامبەر. یەکێتیەکان سیوێکی ئاب وەک گەورەترین خیانەتی مێژوویی و پارتیەکانیش وەک ڕۆژێکی مێژوویی ناوی دەبن. عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی ڕووداوەکانی سیوێکی ئاب بە پیرۆز ناو دەبات و دەڵێت ئەوان سوپای ئەو عێراقیان بەکرێگرت کە ئێستاژ یەکێتی دڵی بۆی لێدەدات. هەروەها پارتی فێر بوو بە زمانی خودی یەکێتی سیاست بکات. لە بەرامبەردا ئاڵا تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نووسیوێتی شانازیکردن بە خیانەت بەردەوامیدانە بە پرۆژەی خیانەتکاری و ئەوەی ئێستا دەگوزەرێ دەرهاویشتەی سیوێکی ئابە، شەرمەزاری بۆ ئەوانی دەبابەی باسییان بردە ناو پەرلەمانی کوردستانەوە. هاوکات شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت شوورەیە بکەرانی خیانەتی سیوێکی ئاب ساڵانە بێنە سەر شاشە و شانازی پێوە بکەن. شەرمەزاریە شانازی بە شەرعێت وەرگرتن لە لولەی ئەو دەبابانە بکرێت کە 182,000 هاوڵاتی بێتاوانیان ئەنفال کرد. هەروەها کەناڵی گەلی کوردستان کە میدیای فەرمی یەکێتیە لە یادی 25 ساڵەی سیوێکی ئابدا لۆگۆی سەر شاشەکەی ڕەش کرد و خەتێکی ڕەشیشی بە مانای پرسە لە شاشەکەی داوە. گەرمبوونی شەڕی میدیایی و وەڵامکاری یەکێتی و پارتی لا کاتێکدایە کە بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە. لەو چوارچێوێشدا بەشێک لە چاودێران لەسەر شەڕی بەیاننامەی دوو هێزە حکومڕانەکەی هەرێم ڕایان گەیاندووە. ئەوەی دەگوزەرێت لە وتار و بەیاننامەی توند و یەکتر تۆمەتبارکردن بە خیانەت بۆ گەرمکردنەوەی دەرونی ئەندام و لایەنگرەکانیانە و دەچێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردنەوە. ئەگەرنا ئەو دوو هێزە بەیەکەوە دەسەڵات و سەروەت و سامانی هەرێمەکان بەش کردووە و لە یەک کابینەی حکومەتیشدا هاوبەش و شەریکن. ئەمڕۆ 25 ساڵ بەسەر ڕووداوەکانی سیوێکی ئابی 1996 تێدەپەڕێت کە پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری سوپای پێشووی عێراق بە سەرۆکاتی سەدام حوسێن هێزەکانی یەکێتیان لە کوردستان و دەرنا و هەولێریان لە دەستی یەکێتی دەرهێنا.